دوای ئەنجامدانی نەشتەرگەریەکی بەپەلا بۆ دڵی بنجەمین نەتەنیاهوی سەرۆکە وەزیرانی ئیسرائیل ناوبراو ڕۆژی یەکشەمە بەرەو چاکبوونەوە دەچوو لەو دەمەی بەرهەڵستیکردن بۆ پلانی چاکسازی دادوەری مشتومڕاوی حکوومەتەکەی گەیشتە ئاستێکی بەرز و هەروەها نائارامی بەرۆکی وڵاتەکەی گرتووە بەڵام گرژەکان لە هەڵکشاندا بوون کاتێک یاسادانەران دەستیان کرد بە تاوتوێکردنی یەکەم بەشی گرنگی چاکسازیەکە ئەوەش بەر لە دەنگدانی ڕۆژی دووشەمە لە پەرلەمان هەتا بیکاتە یاسا. داوا لە ئەندامانی کنێسێت پەرلەمان دەکەم یاساکە پەسەند بکەن دوو دڵی ڕەت بکەنەوە و لە خوێندنەوەی دووهەم و سێهەم لە بەرژەوەندی یاساکە دەنگ بدەن ئەوەی دیموکراسی بۆ دەوڵەتی ئیسرائیل دەگەڕێنێتەوە. بڕیارە یاسادانەران دەنگ لەسەر ڕێکارێکی چاکسازی بدەن ئەوەی دەسەڵاتەکانی سەرپەرشتیکردنی دادگا سنووردار دەکات ئەوەش لە ڕێگریکردن لە دادوەران لە هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی حکومەت لەسەر ئەو بنەمایی کە نابەجێن. دەمەوێت لێرەوە بە حکوومەتی ئیسرائیل بڵێم نامانەوێت لە هیچ کەسێکی ببینەوە چونکە هەمومان دەدۆڕین ڕاستیەکە ئەوەیە کە هەمومان سازشکردنی دەبێت بەڵام هیچ کەس نازانێت چۆن ئەم کارە ئەنجام بدات یان ئایا چۆن دەبێت تەنها یەک ڕێگە هەیە بۆ زانینی ئەویش ئەوەیە هەرگیز لە هەوڵدان ڕامەوەستا چونکە چارەنووسی هاوڵاتیانی ئیسرائیل بەندە لەسەر هەوڵدانی بەردەوە. خەواندنی لە ناکاوی نەتەنیاهوو لە نەخۆشخانە وەرچەرخانێکی دیکەی سەرسوڕهێنەری خستە سەر زنجیرەیەک لە ڕووداوە کاریگەریەکانی لە گۆڕێدا بوون ئەوانەی بە دڵنیاییەوە داهاتووی ئیسرائیل دادەڕێژن هاوکات بە هەزاران لە ئیسرائیلەکان ڕۆژی یەکشەمە 23 مانگی حەوت لە ئۆرشەلیم بۆ بانگەشەی یەکریزی گردبوونەوە ئەوەش بە دوای ئەنجامدانی چاکسازی حکومت لە سیستمی دادی وڵاتدا ئەوەی ناکۆکی زۆری لەسرە و حکومەتی ئیسرائیلی خستۆتە نێو یەکێک لە خراپترین قەیرانە سیاسیەکان و ناڕەزایی بێپێشینە شێوازی لە وڵاتدا لێکەوتۆتەوە و هەروەها نیگەرانی قوڵیش لە دەرەوەی ئیسرائیل. ئەمە ڕووداوێکی زۆر گرنگە هاوڵاتیان بە دوای یەکڕێزیدا دەگەڕێن پێم وایە دەبێت ئێمە دیموکراسی ئیسرائیل بپارێزین و پێشم وایە دەبێت پارێزگاری لە یەکڕێزی و واتایەکێتی ئیسرائیل بکەین. گردبوونەوەکە ئەوەی نەیاران و لایەنگرانی گۆڕانکاریەکانی دادوەری لەخۆ گرتبوو نوێژ و نزایەکی بە کۆمەڵ لە بەردەم دیواری ڕۆژئاوا ئەنجامدا ئەوەی هەرە پیرۆستترین شوێنە لای جوولەکە و زنجیرەیەکیان لە مرۆڤ لە پانتایی ئۆرشەلیمدا پێکێنا. ئێمە هەستەکەین کە وڵاتەکەمان و گەلەکەمان لە بەریەک هەڵدەوەشێت و پێم وایە ئەمە دوایین هەوڵمانەکە پێیان بڵین ئێمە دژی ئێوە نین دەمانەوێت پێکەوە بین و دەست لە ناو دەستخەین بەڵام تکایە ئەم بەڕابەرەکانتان بڵێن گۆڕانکاری لە سیستەمی دادوەریدا ڕاگرن. ئەمڕۆ کە ئێمە لێرەین ڕاوبۆچوونی جیاوازمان هەیە خودی خۆم پشتیوانی لە چاکسازیەکان دەکەم ئەوەی ئەم حکوومەتە پێشەوای دەکات هاوکاتیش کەسانیش لێرە هەن کە دژی چاکسازیەکانن ئەم هەفتەیە ئێمە بڕیارماندا دەست بخەینە دەستی یەکتری و پێکەوە بە جیهانی ڕابگەێنین ئێمە یەکدەنجین ئێمە دیموکراسین و دیموکراسیەکی بەهێزین. پلانەکەی حکومەتی ئیسرائیل بۆ چاکسازی تۆوی دابەشبوونی لە نێوان جەماوەری ئیسرائیلدا ناشت تەنانەت لە نێو لەشکریشدا. سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.